بەبارمتەگرتنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن حکوومەتی هەرێمەوە کاردانەوەی لێ دەکەوێتەوە. دەستگای ستاندەریش هەڕەشەی گرتنەبەری دادگا دەکات. ناوەندی شیکاری ستاندەر چارەنووسی پارتی لاگەری بەشداری نەکردنی لە هەڵبژاردنە ئاشکرا دەکات. باڵوێزی ئەمریکا زانیاری ستاندەری پشتڕاست کردەوە و حکوومەتی هەرێمیش لە پشتیوانی واشنتۆن بێئومێد بوو. سڵاوتان لەبێ ستاندەر ویستان پێشکەش دەکەین. دوای ئەوەی کەوا دوێنێ وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیاند تاوەکو پارەی هێزە ئەمنی و سەربازیەکانیش لەلایەن حکوومەتی عێراقەوە نەنێردرێت دەست بە دابەشکردنی موچەی فەرمانبەران ناکەن. ئەو هەڵوێستەی حکوومەتی هەرێم و دەست بە سەرداگرتنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە مانگی ڕەمەزانی پیرۆز کاردانەوەی توندی بەدوای خۆی داهێناوە. لەم بارەیەوە عەلی حەمە ساڵح پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند کەس ئاوا سزای میلەتی خۆی نادات. حکوومەتی هەرێم لیستی ناوەخۆ و واسایش و پێشمەرگەیان نەناردووە. بەغداش 568 میلیارد دیناری ناردووە. حکوومەتی هەرێمیش دەڵێت سزای خەڵک دەدەین و موچە نادەین تا ئەوەی تریش نەنێرن. مامۆستا بەدەل بەرواریش ڕایگەیاندووە ئێوە باش دەزانن ئەو هەڵبژاردنە گەورەترین شکست دەهێنن وەک شکستی کەیسی زیندانیانی بادینان وەیە دەتانەوێت کێشە بۆ خەڵک دروست بکەن. دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی بۆردی توێژینەوەی ستاندەر و سەرپەرشتی تیمی سکاڵا کرد لە دوای بڕیاری دادگای فیدراڵی بۆ دابەشکردنی موچەی ڕاستەوخۆ ڕایگەیاند ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێ لە بارمتەگرتنی موچە ئەوە جارێکی تر بە تۆمەتی پابند نەبوون بە بڕیاری دادگای فیدراڵی لە بەغدا سکاڵایان لەسەر تۆمار دەکەن. دەبێت بە هەر جۆرێک بێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوانەی موچەکانیان هاتووە دابەش بکرێت. چەند ڕۆژێکا پرسووەگەری باکۆتکردنی هەڵبژاردن یاخود کێشە دروستکردن بۆی لەلایەن پارتی بۆ تەبابەتی ڕۆژ خەڵکێکی زۆر پرسیار لە چارەنووسی ئەم هەڵبژاردنە دەکەن. لەم بارەوە لە نوێترین بڵاوکراوەی داناوەندی شیکاری ستاندەر وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە. ناوەندەکە ڕایگەیاندووە بە هەموو پێوەرەکان هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت چونکە پێداگیری نێودەوڵەتی لە نەتەوە گرتوەکانیش هەیە بۆ ئەم مەبەستە هەرکەس و لایەنێکیش بێوێ ڕێگری لێ بکات سەرکەوتوو نابێت. ناوەندی شیکاری ستاندەر دەژڵێت دۆخی ئێستا وەک جاران نەماوە. حیزب ناهێڵن لە زۆنەکەی خۆی سندوقی دەنگدا دابدرێت بەڵکو سندوق لە هەموو کوردستان دادەنرێت. ئەوەشی بەشداری نەکات خۆی بەرپرسیار دەبێت چونکە لەسەر بنەمای ئەنجامەکان پەرلەمان و حکوومەتی نوێی کوردستانی لێ دروست دەبێت. دەژڵێت هەڵوێستی ئێستای دەسەڵات وەگەیەنادیەکەی کاتی ڕیفراندۆمە ئیدارەی نێودەوڵەتی و بە جۆرێک و دەسەڵاتی کوردی حیزبی جۆرێکی دیکە و ئیدارەی نێودەوڵەتی سەر دەکەوێت. ناوەندی شیکاری ستاندەر پێشی وایە ئەو هەڵبژاردنە دەواازەی گەورەی گۆڕانکارین لە کوردستان بەهۆی بوونی هێزی نوێ کە گوزارش لە خەڵکی ناڕازی کوردستان دەکەن. لەبارەی هەڵوێستی ئەمریکا ناوەندی شیکاری ستاندەر دەڵێت بە دڵنیاییەوە پاش چەند ڕۆژێک لە هەڵبژاردنەکە ئەمریکا بە فەرمی ڕای دەگەێنێت پاڵپشتی پرۆسەی دیموکراسی لە کوردستان دەکەین و پێویستە ئەنجامەکانی هەڵبژاردن دەبێت قبول بکرێن. ئەو کاتەش ڕێخۆش دەبێت بۆ کوردستان و عێراق و ویستی نێودەوڵەتی و حکوومەت و پەرلەمانی کوردستان دروست ببێتەوە. ئەلینا ڕۆمانسکی باڵوێزی ئەمریکا لە عێراق لە وتارێکدا کەم ڕۆبڵاوی کردوەوە و ڕایگەیاندووە پابەندبوونی وڵاتەکەی بە پشتیوانیکردن لە عێراق و حکوومەتەکەی دووپات کردەوە و تایشی کردن. ڕاشی گەیاندووە ئێمە پشتیوانی سەروەری سەقامگیری عێراق دەکەین. داواشی کردووەکەوە هەڵبەشی نێوان ئەمریکا و عێراق بەردەوام بێت و عێراق بۆ ئەوەی زیاتر پێش بکەوێت درێژە بە هاوپەیمانەتەکەی لەگەڵ ئەمریکادا بکات. ئەو زانیاریانە لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوو سەرچاوەکانی حکوومەتی هەرێم ڕایانگەیاند کەوا واشنتۆن هەڕەشە لە بەغدا کردووە کەوا ئەگەر پارە نەنێرێت ئەوە ڕاستەوخۆ لە پارەی نەوتی عێراق ڕێژەی 12.67 لەسەر دەبڕن و دەیدەنە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو پەیامەی ئەمڕۆی باڵوێزی ئەمریکا جەختی لە سەروەری خاکی عێراق کردەوە و نیشانی داکەوا دەسوەردان ناکات. سەرەڕای ئەوەی ماوەی 10 ڕۆژ بوو سەرۆکی حکوومەتە وڵاتی ئەمریکا بوو و بەدەستهێنانی پشتیوانی واشنتۆن بەرامبەر بەغدا بەڵام دەرکەوتکەوە ئەمریکا هێشتا پابەندە بە پشتیوانیکردنی بەغدا و داواش لە حکوومەتی هەرێم دەکا پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا ئاسایی بکاتەوە. ستاندەر نیوزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.